ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و جارێکتر لەگەڵ ئەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەک لە ڕێگەی کەناڵی هیواوە. ئەم بەرنامەیە ئەمڕۆ 11 ماش 2024 پێشکەش بەوەی ئازیزیەکەم وە تایبەتمان کردووە بە 8 مارس. چەند ڕۆژێک تێپەڕیوە بەسەر 8 مارسا، بەڵام ئەم بابەت و باسە ئەهێنێکە چەندین بەرنامەشی لەسەر بکرێ. فرسەتمان بوو کە ئەم بەرنامە تایبەتی لەسەر بکەین، نەویش لە دوو بەش پێک دێ. بەشی یەکەمیان سەبارەت بە ڕێپێوانی 8 مارسە بێ، گفتوگویەکی تایبەتە لەگەڵ بەهار موزیر، چالاکوانی بواری خەبات لە دژی ستەم لە ژنان لە کوردستان، و بەشی دووەمیشی یەک پەیامی کورتی خۆمە سەبارەت بە بنەماکانی ستەم لە ژنان لە کۆمەلگای ئەمڕۆیە. و ئەم بەرنامەیە دیارە ئەگەرچی 3 ڕۆژ لە دوای کاتی خۆی لە 8 مارس پێشکەشەکرێ، بەڵام بەهۆی جەدوەلی بەرنامەکانمانەوە، بەهۆی هەندێک گرفتەوە سەبارەت بە ئامادەکردنی بەرنامەکە بۆمان پێشات، بۆ دەلیلە ئەم بەرنامەیە دواکەوت. بەڵێ بەخێرهاتنی بەهارەکەم. بەهار، ئەم کاتت باش، بەخێراتی، سوپاسەکەم کە میوانی ئەم بەرنامەی من بوویت. زۆر سوپاس سەرەتا. ئەم کاتتان باش، زۆر سوپاس بۆ ئێوە بۆ ئەم بەسەرکردنە. بژیت. بەهار، لە ڕۆژی 8 مارس لە کوردستان چالاکیەکی ناوازە ئەنجام درا. دیارە چالاکیەکانی 8 مارس لە کۆنەوە لە نەوەتەکانەوە لە کوردستان، تایبەتی لە شاری سلێمانی بەرجەستەیە. ساڵانێک ئێمە ڕێپێوانی گەورە و فراوانمانە بین لەسەر شەقامەکان، بەڵام کۆمەڵێک فاکتەر و لە پێش هەمووشیانەوە هێرشی کۆنەپەرستی، چ دەسەڵات و چێوانێک کە لە دەرەوەی دەسەڵاتن بۆ سەر ژنان و بۆ سەر بەها ئازادی خوازیەکان کاریشی کرده بوو کە ئەم جوڵانەوەیە یاخود جوڵانەوەی 8 مارس بۆ ئەندازەیە بەرچاو و دیار نەبوو. بەڵام ساڵ ناوازەوەم ساڵ بینیمان کەوا نییە و خۆپیشاندانی یا ڕێپێوانێکی فراوانمان بی لە ناوجەرگەی شاری سلێمانی و دەستی پێکرد. کۆمەڵێکی زۆر لە ژنان و پیاوانی ئازادی خواز بەشداریان تیا کرده بوو و سەرنجام پێما بێت لە پارکی دایک بوو دوا کۆبوونەوەتان کرد و پەیامی دروست خوێنرایەوە. یاداشتەکەتان کۆمەڵێک بەند و کۆمەڵێک خواستی جددی و فەوری و ئەمڕۆیی لە خۆگرتووە و تەنەوە یەکتەنانت لە ناو یاداشتەکەشا بینرێ لە چاو یاداشتەکانی تری کۆنی 8 مارس. پێم خۆشە بەگشتی سەبارەت بە تایبەتمەندیەکانی ئەم 8 مارسەوە چوون بوو ئاوا ئێمە شاهدی ئەم جوڵانەوە فراوانەیە خودم ڕێپێوانە گەورەیە بووین. کەمێکمان بۆ باسکەیت تا دواتر من بێمە سەر پرسیاری تر سەبارەت بە ئەو جوڵانەوە 8 مارس و بەگشتی پرسی ژنان لە کوردستان. دەست خۆش بێ. دیارە 8 مارسی ئەم ساڵ هەر لە مانگی یەکە ئێمە کۆمەڵێک لە ڕێکخراوە، بڵێ ژمارەیەک لە ڕێکخراوە داکۆچیکاران لە پرسی ژنان کۆبنەوەیەکمان ڕاگەیاند و بانگێشتی چەند لایەن و کەسی ترمان کردووە کە لەگەڵ 8 مارسی ئەم ساڵدا پێکەوە بیکەین و کارێکی بە کۆمەڵ بێ و لە بازنەیەکی شا بچێتە دەرەوە کە ئێمە تەنها کۆمەڵێک چالاکی بێت کە زیاتر لە چۆڵی داخراو بێ و زیاتر بۆ ناوخۆی بێ بۆ ئەو کەسانی کە خۆیان کار لەسەر پرسەکانی ژنانەکەن. بەعکسەوە ئێمە من پێم وایە ئێمە ساڵی پاریش دەستمان برد بۆ چالاکێکی فراوان بەهۆی کەشوهەوا و بارانێکی زۆری بەلێزمەوە بە مەجبوری با بڵێن. ئەتوان بڵێم ئەو هەنگاوە لە پارەوە ڕاستیەکەی دەستی پێکرد و هەروەهاش هەر لەو کاتەیە ئەگەر بزانن هەمووتان کە هێرشێکی زۆر کرایە سەر چالاکوانان و ڕێکخراوەکان و پرسی ژن بەگشتی لە هەرێمی کوردستان بەڕاستی کە پار دەستی پێکرد. ئەتوانم بڵێم لێوە ینی لەوەوە سەرچاوی گرت بێت بۆ ئەم ساڵیش کە درێژەی کێشاوە و کۆڕۆکۆبوونەوەی زیاتر نزیکتر لە یەکتری لە دوای ئەوەی کە ئەو هەموو جومانە دەستیان پێکرد لە ساڵی پاراوە. کەسانێک کۆمەڵێک لە داکۆچیکاران و هەندێک کەسایەتی و ئەوانە زۆر کەوتنە بەر هێرشی
زیاتر ئیسلامی توندڕە و لە هەرێمی کوردستان و لە بەرامبەری شابێ باکی دەسەڵاتداران لە هەرێمی کوردستاندا. بۆیە من پێم وایە پاریش جارێکی ترێڵێمەوە بۆ بەنی کەش و هەواوە ئەگینا کۆمەڵێک خەڵکی زۆر لە بەردەم پارکی بڵێن لە بەردەم باخی گشتیا لەگەڵ ئێمەیە بوون، بەڵام بە ناچاری ئێمە تقریبەن ماوەیەکی کەم لێ ماینەوە بڵاومان پێکرد. وهروە وڵاتی یەکسانیمان وەکو سمبڵێک بۆ ئەو ڕۆژەوە، هەروەها بۆ ئەو کەسانەی کە ئەکەونە ژێر فشارێکی زۆر و هەڕەشە و سوکایەتی پێکردن و فشارێکی زۆر لە ڕێگەی سۆشەل میدیا و لە ڕێگەکانی ترەوە بەڕاستی کە ئێمە بیرمان لەوە کردەوە کە ئێمە بتوانین بە خەڵاتێکی یەکسانی لە ناو هەرێمی کوردستاندا بتوانین وەڵامێک بدەینەوە بەوەی کە ئێمە ئەم خەباتەی کە ئەیکەین بە قەناعەتەوەیە و دەمانەوێت کۆمەلگەی کوردستان بە ئاگابن لەوەی کە چی ڕوودەدات، چکە زۆر لەو هەڕەشەوەینانە زۆر کەس لێ بە ئاگانیە خەڵکێگەی هەر لە خۆیەوە پێی وایە کە ئەوە حەقە و بەرگری لەلایەنێکە کاتکە کە ئێمە بە دژەژنیە زانینیان ناحەقە. بۆیە ئەم ساڵ ئێمە هەر لە مانگی یەکەوە بانگەوازی ئەو کۆبوونەوەی کە باسم کرد بانگی یەکەم کۆبوونەوەمان کردووە، هەر لەو کۆبوونەوەیە ئێمە لە کەشێکە لە هەلومەرجێکیشە یەکەم کۆبوونەوەمان کرد کە بێموچەی هەژاری نەداری لە شوێنێکە کە بەڕاستی ئەمانە ئەبێ جوابی پێ بدرێتەوە، بتوانین بچینە سەر کێشە و گرفتە ئەساسیەکانی ناو خەڵکی کوردستان. بەڕاستی ئەوە یەکێک بوو لەو خاڵە گرنگانی کە جیاواز بوو لە ساڵانی پێشوو. بەڵێ باسی توندوتیژی تەیە، بەڵام تەنها پرسەکە پرسی توندوتیژی خێزانی یان توندوتیژی دەرەکی ئەوانە نەبوو، بەڵێ ئەوە یەکێکە لە یەکێک یان دوو خاڵ لە خاڵەکان لە ناو یادداشتەکە هەیە، بەڵام تەرکیزی ئەساسی و یەکەمی لەسەر مەسەلەی هەژاری نەداری بێموچەیی ئەم مۆزە خەڵکی کە خەڵک ئەم مۆزە خراپەی کە خەڵک ئەستەتایەتی کە لە 8 مارسدا بە کۆی دەنگ هەمومان پێمان وا بوو کە ئەمە بابەتێکی گرنگە و ئێمە دەبێت ینی ئەمە ڕنگ بداتەوە لە چالاکیەکەیە کە ئێمە بە تەواوەتی پشتیوانی ئەو داخوازێن کە ئێستا لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستاندا یەکەگرێتەوە. دەستان خۆش بێ. بەرحاڵ دیارە من دواتر لە ئەو بەشەی خۆما کە ئەمێ پامیش کوتم هەبێت لەسەر بنەماکانی ستەم لە ژنان کەمێک گەچمە سەرم بابەتە یا بڵێن ورتر قسەی لەسەرەکەم، بەڵام بەگشتی لە مێژووی 8 مارسیشە 8 مارس بڵێ خەبات بۆ بە دژی نایەکسانی لە نێوان ژن و پیاوە، بەڵام ئەم خەباتە زۆرتر ژنانی کارگەر ژنانێکە کاریان کردووە لە بازاری کارا وەکو پیاوان بەشداری کارکردن بوون، ئەوان لە ڕێزی پێشەوە بوون، ئەوان پێشنگ بوونەوەوانە و من وەک خۆش باست کرد دیارە ماندوو نەبن، دەستان خۆش بێ، کارێکی زۆر پڕبایەختان ئەنجام داوە، حتمما ماندووبوونێکی زۆریشی ویستووە. کەسێگەر خۆپیشاندانی سازدابێ زانێ خۆپیژاندانی دە کەسی چەندی تێچێت تا کۆیانەکەیتەوەوانە چجاوێ بگا بە دەیان و سەدان کەس و بۆ جۆرە ڕێکوپێکە بچێتە پێشەوە ئاوا دانرابێ و بەرنامێ هەبێەوەوانە حتمما جهودێکی زۆری ئەوێ، وەختێکی زۆری ئەوێ، نەرژیشی زۆری ئەوێ، بێگومانەوە کارێکە کە ئێوە شایانی دەستخۆشانن بۆی. بەڵام لە گشتی منەگەر ڕێمۆستەر و خاڵی کە خۆت ئاماژت پێدا بوونی ژنان لە مەیدانە و لە بواری ناڕزاییە کۆمەڵایەتەکانی کوردستانە و ناڕزایەتە جەماوەریەکانی کوردستانە بە دژی هەژاری و بێموچەی و نەداری و ئەو زۆڵ مستەمێکە لە کۆمەلگای ئەکرێ بۆ خۆی ئێمە فاکتەرێکی زۆر جدی و گەورەیە لە پشت ئەوەی کە ئێمە 8 مارسیش ئاوا بە شکۆدارە بینین و ئاوا بە گەورە بینین و خۆی نمایشەکە. بەهەرحاڵ من بێمە سەر ئەم گوشارانەی کە ماوەکانی ڕابردوو خراوەتە سەر جوڵانەوەی ژنان و بە تایبەتی جۆرێک دەسەڵات خۆشی زۆری پێخۆشەوە بێ کە ژنان هەمیشە گازندە لە مەلاکان و مزگەوتەکان بکەن و واز لەوان بێنوانە و دەستیوان لە پشتی مەلاکانەوە نەبینن، دەستیوان لە پشتیم کۆرنەپەرستیەوە نەبینن، بەڵامە بینی تەنانەت بەوەژی کیفا ناکەن کە ئەم هەموو مینبەرەیان پێناوەتە بوون بۆ دژایەتی کردنی ئازادی خوازی یەکسانی خوازی لە کۆمەڵگەی کوردستانە لەو جێگەیەشە کە خەڵکێکی متەمەدین و مەدەنی بێوێ ڕۆژی 8 مارس
یاد بکاتەوە بۆنیەکی تریان هێنا بۆ ناوی بۆ نیجلی کوردیەوەوانەوە بۆ تێکەڵکردنیەوە بۆ شێواندنی ئەم بۆنێ لەو بابەتەوە ئەڵێن چیوە ئایا ئەمە هەشتی مارس دەتوانێت دڕبەم هەوڵی دەسەڵات بە بۆ شێواندنی مێژوو ڕابرد و پەیامەکانی هەشتی مارس؟ ڕاستیەکەی ئەوە بابەتێکی زۆر گرنگە ئەوەی کە تقریبا نەتوان بڵم 10 ساڵ لەمەوە پێش ئێمە چەندین ڕێکخرا و بەیانێکمان نووسی و پێشکەشی تا لیژنەی مافی مرۆڤ لیژنەی ژنان لە پەرلەمان ئەو کاتە زۆر لەسەر ئەمە قسەمان کرد لە ڕاستیە کە ئەمە بە جۆرێک بەڕاستی ئەو هەوڵە دراوە و واشی لێ هاتوانی من بۆ خۆم هەر پێش هەشتی مارس بابەتێکی کورتم لەسەرەوە نووسی کە هەشتی مارس بۆ خۆی چەندێک جیاوازە لەوەی کە تۆ بیکەی بە ڕۆژی جلی کوردیان هەر بۆنێک لە هەر وڵاتێکە هەر گروپێک هەر شتێک ئەمە هەر کەسێک ئازادە لەوەی کە چی ئەکات و چۆن ڕێکی ئەخا بەڵام ڕاستیەکەی هێنانی چالاکێکی تریان خۆنیشاندانێکی ترکە نمایشێک بێت ئەمە لە دەی مارسە ینی بڵێن لە دەی مارسە هەتا ئەو کاتە زۆر ئێمەیان دڵنیا کردەوە کە ئەوان بە تەواوەتی ئیشیان لەسەرەوە کردووە هەشتی مارسەکە دەی مارسە نەک لە بەرەوەی ئەنی بڵێن لە ڕۆژی جیهانی ژنانە بێ ئەو جوابەکە بوو بە ئێمە و کاتەکە زۆر ئەو کاتش جێگەی گفتوگۆی ئێمە بوو هەتا جێگەی ناڕازی بوونی ئێمە بوو لە بەرەوەی ئێمە بشێک لەو بزوتنەوە جیهانیە کە بەلامانەوە گرنگە ئێمە لە کوردستان چۆن بتوانین ببین بە بەشێک لە بزوتنەوە چالاکەکان لە جیهانەوە چۆن بتوانین ئێمە بە ژنانی کوردستانیش جای بکەینەوە ینی ئەو دوو ڕۆژە لە یەکتری و ئەو دوو چالاکیە لە یەکتری لە بەرەوە بەڕاستی کارمان لەسەری کردووە و هەر یەکێکیش لە خۆمان لە ئێمە مەسەلەن من یەکێک لەو بابەتانەی کە نووسیم لە ماوەی ئەو چەند ڕۆژەیە چەندین خەڵک بینی ئەمە بڵاوە بێتەوە و بڵاویش کرایەوە بۆیە بەڕاستی ئەبێت زیاتر جوهدە بۆ ئەمە چۆنەڵی سەرف بکرێت تاکۆی کە ئەم ڕۆژە جیهانیە کە زۆر مانادارە کە ڕۆژی خەباتی ژنانە کە ئەتوانێت لە هەرێمی کوردستان ڕاستە مەسەلە جەوێکی ئابووری خرا ئەوەی کە هی خەڵک منەڵم جەوێکی ئابووری خراپی خەڵکین بەڵام لەگەڵ هەموو ئەوانەیە بە کۆدەنگی و بە بەردەوامی تۆتوانی جوابی ئەوانە بدەیتەوە ئەو بابەتێک کە وتمان لەسەر جلی کوردی ئەوە قسەمان لەسەری کرد بەڵام بەردەوامی و بەڕای من بەردەوامی کاری جەماوەری ئەوەی کە ئێمە لە بەردەم قەرەباڵەخترین شوێنی شارە بەڕاستی کە بەردەرکی سەرایە لە یەکەم ڕۆژەوە چەند مناقەشەیە کرا بەڵام چەند کەسێک هەر پێداگریمان لەسەرەوە بوو کە ئێمە زۆر گرنگە لە شوێنێکی زۆر گشتیە کە جەماوەری خەڵک بیبینێت کە ئەمە بۆ گرنگەوە ژنان و پیاوانیش ببێنێ ئەنی من بەلای خۆمەوە نقطەیەکی بەهێزی ئەم بەشداریە بەشداری پیاوان بوو بەشداری گەنجان بوو بەجیا لە ئێمەوەکو ژنانەکە بە بانگێشت و بە دەعوەتکردن و بە ناردنی بانگێشتنامە و بە بڵاوکردنەوەی هەتا ئەمە ڕۆژە پێشەوە پرێس کۆنفرانسێک کرا کە ئێمە لەو جێگایەوە زۆریش بڵاو بوو لە ڕاگەاندنەکانە کە ئێمە لەویایە کۆبنەوەکی جەماوەریمان هەیە و لەویایە کۆبینەوە بۆیە من پێم وایە نقطەی قووەتی ئەوەی کە خەڵکێکی ئازادی خواز و یەکسانی خۆست کە چەند ساڵەوە پێش تۆ نەتبینیون بەڵام بەدەم ئەم بانگەوازە گشتیەوە هاتووە کە ئەمە جێگەی دڵخۆشی بوو بەڕاستی و هەمان کاتیش من بوونی گەنجەکان لەناو ئەم چالاکیە زۆر دڵخۆشی کردم کە بەوتنەوەی دروشمەکان بە گرنگیدان بە پرسەکە بە هەشتی مارسم بڵی ئازادی و یەکسانی ئەمانە هەمووی ئەو دروشم و ئەو پێکەوە بوون و ئەو کارە دەستە جەمەیە ئەو کارە بە کۆمەڵە جۆرێک وزە و جۆرێک لە ڕێگای کردەوە بۆ بەردەوامی بە بڕوای من ینی ئەمە لە ناو خۆمانە ئەم گروپی بڵێن دەستەی گشتی هەشتی مارسی 2024 زۆرێک لە خۆمان ینی ئەم مناقەشەیە لە ناو گروپەکەی خۆمانە زۆر باسمان کردووە کامە هەمومان ینی پیرۆزبایمان لە یەکتری کردو بۆی کە ئەمە ئەتوانێت دەستپێکێکی باش بە بەڵام بە بەردەوام بوون لەبەرەوە بینە سەر بەردەوام بوونەکەی من ئەمە بەلامەوە تەعاان دیارە وەک گوتم دووبارەش یەکەمەوە هەموومان دووبوونەوە هی تۆ و هی ئەو ئازیزانی کە هاوڕێیانی کە لەگەڵ تۆیامان دووبوون و ئەوانە جێگەی دەستخۆشی و من بە گەرمی دەستیانە گوشم لە ڕێگەی تۆشەوە بەڵام دیارە گرنگتر لەوەی کە
قسە لەسەرەوە بکەین چی ڕوویدا و چۆنمان کردووەوانە لەوە گرنگتر ئەوەیە چۆن ئەمە بەردەوام بێ و چۆن ئەمە بچێتە پێشەوە چۆن ئەمە بتوانێت گەشە بکاوە بتوانێت بێ بەشتێکی بەرجەستەتر لەوەی کە نین بێت ینی 8 مارس و خەبات بۆ بڵین بەرابەری ژن و پیا و یا خەبات لە دژیستەمی ژنان تەنها بۆ یەک ڕۆژ نەبێ ڕۆژەکانی تریش بەردەوام بێ بەرنامەتان چییە چیتان لە نەزەرگرتووە بۆی کەوا ئەم ڕێگایە یاخود ئەم بڵین دەستکەوتەی کە ئەمجارە بەدەست هات لە شەقامەکانی سلێمانی بێ بەسە کۆیەک بۆی کەوا پێشڕەوی زیاتر ئەنجام بدرێ یەکێک لەو خاڵە گرنگانەوەی کە ئێمە کۆبوونەوەی گشتی ترمان هەیە کۆبوونەوە گشتەکانمان کۆبوونەوەی گشتیمان هەیە و لەو کۆبوونەوە گشتەی کە لە بەرنامەمانە هەیە پێشنیارا دێتە پێشەوە بۆ بەردەوامی ئێمە بەڕاستی یەکێک لەو پێشنیارانە ئەوەی کە بڵێن لە ناو هاوڕێکانمانە چەند کەسێکە مناقەشەمان کردووە من بەڕاستی خۆم زۆر لەگەڵ ئەو پێشنیارەیە بڵێن کە زۆر بەلامەوە گرنگە کە ئیشی لەسەر بکەین یەکێک لەو خاڵە گرنگانش ئەوەیە کە ئێمە چەند لیژانێکمان هەبێ ئەو لیژانانەی کە هەمانە چاودێری شوێنی کارکردنی ژنانە شوێنی کارکردنی کارمەندانە بە تایبەتی لەم نەبوونی موچەیە یەکێک لە کێشە گرنگەکان یەکێک لە کێشە زۆر گرنگەکان ئەوەیە کە بە موچەیەکی زۆر کەم و ڕەتاندنێکی زۆر بۆ بەباو ئێستا ئەم 2 ساڵی ئەخیر بۆیە ئێمە بەڕاستی ئەمانەی فشار لەوێەوە دروستکەین کە من بیرمە لە ساڵی 90ەکانە لە ڕێکخراوی سەربەخۆ نووسیشم لەسەری کێمە چوینە ئەو کارگە ئەهلی و مەعمەلی خەیاتی بچووکەکان و ئەوانە کە بەڕاستی حسابیانە کرد لەسەری ئەوەی کە تۆ ڕێکخراوە گێت بۆ ئێرەوە خاوەنکارەکە تۆ دانیشی قسەی لەگەڵەکەی زۆرێک لەم ژنانەی کە ئێستا لەمڕۆیە ئیش لەو شوێنانە ئەکەن گرێبەستیان نییە ئەمەیەکێکە لە کێشەکان ئەوەی کە پێی وترێت یاسای کاری عێراقی کە چەند یاسایەکی زۆر کۆنە بەڵام ئەمەش پەیڕەو ناکرێت لەگەڵەوەی کە یاسایەکە زۆر لەگەڵ ئەم ڕۆیانەتەوە و کەم و کوڕی زۆرە و هەروەها ئێمە یەک خاڵی تر کە تەرکیزەکەینە سەری مەسەلەیەوەیە کە دکۆمنتێکمان هەبێت لەسەر هەراسانکردن لە شوێنی کارە بۆ کچان و بۆ ژنان چکە لە زۆر شوێن ئێمە هەتا ئەمە لە کۆبوونەوەیەکی گشتیا بووین یەکێک لە نوێنەرانی UN باسی لەوە کرد کە ئەوەی کە ئەوان مەسەلەن ئاگادارن لێی و پێیان ئەگاتەوە ئەوەیە کە مەسەلەی هەراسانکردن لە شوێنی کارە بۆ کچان و بۆ ژنان زیادی کردووە ئەمانش هەموو بەڕاستی بە ئێمە ئەڵەکە بێ بەردەوام بین وە یەکێک لەو بابەتە گرنگانەی کە ئەمانەوێت لە کۆبوونەوەی گشتیە قسەی لەسەر بکەین و بەڕاستیش بە پەیوەندی لەگەڵ هەندێک کەسا لەناو حکوومەتە لە بڕی ئاسانکارە بێ بۆ لە برەوەی ئەو شوێنانە ئێمە ئەبێت پێش هەموو شتێک بێ مۆڵەتمان هەبێت کە ئەچین و بێت ئێمە ئەو کەسە باشانەی کە لەناو حکوومەتە هاودەنگیان هەیە لەگەڵ ئەم دەنگەی ئێمەیە باسمان کردووە ئەمانەوێت ئەمانە لەگەڵ ئەم دەنگەیە بن ئەمە یەکێکە لەو خاڵە گرنگانە دوایەوە ژەمە بێ کۆمەڵی چالاکی دابنێن بەڕاستی لە چالاکی جەماوەریەوە ئەوەی کە تەناو نەبێت مەسەلەن لە شوێنی کە باسمان کرد ئەمانە ئەکرێت لە هەندێک شوێنی ترا چالاکی بکرێت لە شوێنەکانی دەرەوەی شاری سلێمانی زۆرێک لەم بابەتانە باس کراون بەڵام بەرچاوترینیان ئەوەیە کە ئێمە لەسەر مەسەلەی پاراستنی ژنان لە شوێنی کار و کەمی موچەکانیان ئەنی بەڕاستی کەسانێک باسیەکەن کە 150,000 آخر بۆ مانگێک 150,000 ئەنی $100 جا ئەم $100 ئەبێت چی ینی چی ئەکات هیچ شتێک ناکات بەڕاستی لەم ڕێ کوردستانە ئەم کچانێکە لە ناو مۆڵەکانە کار دەکەن 300,000یان هەیە کە بەڕاستی هاتوچۆکردنیان بۆ شوێنەکانی کە ئیش ئەکەن کە لەژێر فشارێکی زۆرە و ئەم کێشەی بێموچەی و ئەوانش کە بەڕاستی ئەمێکێک هەر لە یەکەم کۆبوونەوە باسمان لەوە کرد کە نوێنەری کرێکاران و کارمەندان و کەسانێکی بێموچە زۆر گرنگە ئەداشتێکی زۆر بەهێزیان خوێندەوە کە بەڕای ئێمەیە داشتێکی بەهێز بوو کە ئەمانە بێت ئەم پشتیوانیانە لەم دەنگانە ئەبێت ئێمە وەکو ئەم گروپەی کە ئەم کارەمان کردو ئەم دەستە گشتێک کە ئەم کارەمان کردووە ئەبێت هەر بەڕاستیش بە جۆرێکانی تەنسیقێکی زۆریان هەم ئاهەنگێک هەیە لە بینە لەگەڵ هەمومان لەگەڵ یەکتریا بۆیە کە بتوانین ئەم دەنگە بەهێزتر ببێت حتمە نەبێت لە کۆڕووکۆبنەوەکانی خۆمانە لە چالاکیە جەماوەریەکانە تەنها هەر 8 مارزنێ ئێمە توانین چەند ڕۆژێکی تر دیاری بکەین لەسەر ئەم خواستانە لە شوێنە گشتەکانە بتوانین بیری ئەوەمان هەبێت کە ئەمە تەنها ڕۆژێک نەبێ و تەواو ئەبێت کە زۆر جار ئەو ڕەخنەیەش هەتا هەیە بەڵام بەڕاستی
ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە ئێمە بتوانین لەسەر ئەم بابەتە گرنگانە کەسانێک لە دەوری بێت تەنها لە ناو ڕێکخراوەکانیشانە ئەنی دیارە ڕێکخراوەکان گرنگە بەڵام کەسایەتیمانەیە کەسمان هەیە خەڵکی ئازادی خوازی و یەکسانی خوازێ هەر ئێستا لە ڕێگەی پێیجەکەەوە پەیوەندیان کردووە و ئەیانەوێت هەبن ینی ئەمە بەڕاستی نیشانی یاکە ئەم کارەی ئێمە کارێک بووە کە کەسانێک لە ماڵەوەن زۆر لەگەڵین بەڵام ئێمەمانە بێنە دەرەوە لەگەڵ ئەم دەنگە گشتی باسی ماڵەوە دەرەوەت کرد من پرسیارێکم لە خەیاڵا وەڵام دیارە ئێستا وەختێتی بیکەم بار بەپێ ئەو ئەحسایەتانی کە کردبێتتان یاخود بە پێش ئاگاداریە کە هەتان بێت ینی جێتی تر ئاماری گرت بێ لە سەتا چەنی ژنانی کوردستان بۆ کارکردن نەچنە دەرەوە ناڵم ژنانی کوردستان کارەکەن چووکە پێم وای بێ قیمەن لەوانێ لە 180 ژنانی کوردستان کارەکەن یا نسبەت کارگەرن تر لە ماڵەوە خەریکی کارگەرین بە پارە بێ بە موچەوێ یا بێ موچە بێ بەس من باسیەوەکەم کە ماڵەوە بەجێن لە سەتا چەندیان ماڵ بەجێ هێڵن ئەچن کارەکەن لە دەرەوە لە کوردستان. ڕاستەکەی من هیچ ئامارێکی وام نییە ئەوانەی کە لای سندیکاش هەر دقیق نییە بۆ لە بەرەوەی زۆریان گرێ بەستیان نییە بۆیە ئێمە ئەو ئامارە ناتوانین بڵێن ئەوە نەیە بەڵام لە چاو چەند ساڵێک پێشتراسە زیاتر ژنەچێتە دەرەوە بۆ ئیشکردن بە هۆکاری بژێوی ژیان ئەنی خۆت ئەگاداری ئەوەی هەتا ئەوەی کە ئێستا دەبینیت ینی لە چەند جێگایەک ئەبینیت کە ژنان خۆیان دەستیان کردو بە دانانی کۆمەڵێک کار و کەسانێک لە دەوریان و ئەوان ئەمانەشمان هەیە بەڵام لە کۆمپانیەکانە لە مۆڵەکانە لە شوێنە گشتەکانە بێجیا لە فەرمانبەر و مامۆستا و ئەوانەی ترکە باسەکەن کە ئەوانە لەگەڵ حکوومەتیان با بڵێن ئەوانەی کە هەتا موچەی حکوومەت وەرەگرن بەڵام لەگەڵەوەشە کە ئێمە ژنانێکی زۆر لە چاو پێشووترا چۆتە دەرەوە کارەکە بەڵام هیچ ئامارێکی وامان لانێ لە ڕاستیە پێم وایە هەر دقیق نییە ئەوەی کە لە سندیکاشە بێگومان من پێم وایە بێ تۆزێک ئامارگرتن لە کوردستان و ئاماژیری هەر لە کوردستانە بۆ خۆی شتێکی سەخت و قورسە بەڵام ئینسان دەتوانێت سامپڵ هەڵبژێ مەسەر ناوچەیەکی دیاریکرا و بڵین گەڕەکێکی دیاریکرا و گەڕەکێکە بە کۆمەڵە فاکتەر ممکنە وەکو نمونەیی باس کرێت لە ناو شاری سلێمانیە کە نمونەیەکی ینی نەوە تا زۆر زەحمە چێژنشین و مەسەن پەراوێز و قەراغی شار بێنەوە تا زۆر مڕەفە بێت و خەڵکانی هەموو خوێندەوار و شادەدار بن گەڕەکێکی وا هەڵبژێرێت و ساڵوک و سامپڵێک وەربژیرێ لەوێ ئینسان ئەتوانێت شتێکی بێتە دەست ینی لە سەعات چەنی ژنان ئەچنە دەرەوە بۆ کارکردن چکە بۆ خۆی ئەمە گرنگە یەکەم بۆی کە تۆ بتوانی مەسەلەن تۆ گەر نەخشێک دابنی بتێ ژنانی کارگەر ڕۆڵیان هەبێ یاخود ژنانێک کە هەموو چەخۆرن موچە وەرەگرن ئەچنە دەرەوە کارەکەنەوان ڕۆڵیان هەبێت لە ناو جوڵانەوە ژنان نابێ ئەم ماتریاڵە و ئەم ناوەندی خۆت بناسی لە لایەکی ترەوە شێوازی تر لە کارکردن چۆسانەوە لە کوردستانە هەیە کە زۆر کەم بازەکرێەوە تەنانەت هیچ سندیکایەک و هیچ ڕێکخراوێکی کارگەریش ناتوانن دەستی پێیان بکە ئەنیە گەرەکرێ ژنان لە نیقابە و لە سندیکای جۆر بە جۆرا ببن بە ئەندام وەختێک لە دەرەوە کارەکەن بەڵام ژنانی کە لە ماڵەوە کارەکەن ئەسەر ئەمە نانکردنە ئەمە شت دوورینە ئەمە خواردن دروستکردنە ئەمە شیرینی دروستکردنە کەمانە هەموو تۆڕیان بۆ دروست بووە خەڵک هەن لە ماڵەوە ژنان کاریان بۆ کەنوێ بن شتەکانیان لە بازاڕە فرۆشن من دیارە خۆم لە ماوەی زۆرە لە کوردستانی بەڵام متابعی ئەمانم کردووە زانم ئەم جۆرە لە کارکردن لە کوردستانە بەربڵاوە کە ئەمە کارکردنە بە پارچە کارکردنە بە کاری تااقەت پڕوچێنە هیچ خاوەنکار هیچ مەسئولیتێک و ویستە بۆ سەلامەتی شوێنی کار بۆ ئەوەی کە کارگەرەکە خۆی نەکوژە لە کارکردنەوە نەکار بکاتەوە وانە خۆی مادووکە خۆی شەکەت کە هیچ بەرپرسێک لە بەرامبەرەمانەیە هەڵناکەوە سەرنجام قازانجیشی زۆریش چەند ئەو سەرمایه‌دارە ناکەیە کە بەم جۆرە ژنانی کارگەر لە ماڵەوە ئیستیغلالەکەن بەرحاڵ ئەمانە بۆ مەدان و بوارن بۆەوەی کاری تیا بکرێەوە ڕای من نەگەر ڕێکخراوەکانی ژنان تیم دروستکەن و لە گەڕەکەکانە بگەڕێن هەم بۆ ئامارکۆکردنەوە هەم بۆ دیتنی دۆخی ژنان لە ماڵەوە چونکە بەشێکی زۆر گەورەی ئەوەی کە پێوترێ لەستەم لەسەر ژنانە لەسەر مەسائلی کار و ئەوە ناچێتە پێشەوە ئێمە لە کوردستانە لەسەر بابەتی سێکسوالیتیەتی ژنوانە زۆر کارمان کردو زۆر قسە کراوە بەڵام کەمتر چوونێتە ئەم بوارەوە وەژن لەم بوارەیە کەمتر بەرجەستە بینراوە و دیاری کراوە کە پێم وابێ ئەمە ئەکرێشێک بێت لە
ئەو ئاراستانەی کە لە 8 مارسی ئەم ساڵەوە ئەکرێ ڕێکخراوەکانی ژنان دەستی بۆ بەرنەوە ئەوە کاتوەتە دەستیشیان بە دروستی کە ئەوە بوونی ژنان لە ڕێکخرا لە خۆپیشاندانەکانی سەرجادەکانە لە پێناوی موچە و لە پێناوی دۆخێکی باشتری کارکردن و بڵێن بژێوی کارێکی کردووە کە 8 مارسیش بەهێزە بێ و جوڵانەوەی ژنانیش بۆ بەدیهێنانی بەرابەری یاخود لە دژی ستەم لە دژی ژنان بەهێزە بێ. بەدڵنیاییەوە ئەوە خاڵێکی زۆر گرنگە هەر لە سامپڵەکەی کە باست کرد حتمما من 2 ڕۆژ پێش ئێستا لە کۆبنەوەیەکا بووم زۆر باز لەوە دەکرا کە ئەمە زۆر بە کێشەیە مەسەلەی ئامار و هەتا یەکێک لە مشکلەکان ئێستا بەدەزێنانی زانیاریە کە زانیاری زۆر سەرەتایی کە تۆ لە هەر وڵاتێکە بی تۆزە لە کوردستان گەشە کردوتر بێ بتوانی بە ئاسانی تۆ زانیاریەکانە دەستکەوێت تۆ هەتا ئێستا ئەگەر بەراوردێکی بە 10 ساڵ لەمەوە پێش هەتا ئاماری تونند و تیژی کە جاران ینی بڵاوە کرایەوە بەڵام ئێستا زۆر بە زەحمەت ینی ئەم ئامارانە دەست ئەکەوێ نەگەر بۆ داکۆکی کاران و پرسەکانی ژنان و ئەوانە بەڵکو هەتا بۆ ڕۆژنامە نووس بۆ هەر کەسێکە بڵێن پێویستی بە ئامار بێت و ئیشی لەسەر بکات ئەمە خاڵێکی گرنگە حتمما ئەوەی کە هەر بزوتنەوەیەک بتوانێت خۆی لەو ڕێگانەی کە هەیەی بتوانێت سامپڵ وەربگرێت و بتوانێت نەتیجەیەکی باش لە بەردەستیا بێت تاکۆی کە لەسەر و ئامارەش کە گرنگە بەڕاستی بۆ ئیشکردن سەبارەت بۆی کە بۆ مەسەلەی زۆرێک لەو بەڵێ ئەمە زۆر بۆەوەی کە باست کرد کارکردن لە ماڵەوە و هەتا هەندێک شوێن ئێستا ئەو ژنانی کە نانی تیا ئەکەن ئەوەی کە من لێم بیستووە دیارە بە ئاسانی تۆ ناتوانانی بچیتە ژوورۆ بۆ لایەن بەڵام بۆیە ئێمە ئەمانەیە فشارە دروستکەین و بتوانین مثلەن لە ناو حکوومەتیان بتوانین گروپێک دروستکەین شەبکەیەک دروستکەین کە حکوومەتیشمان لەگەڵ بێ پارێزەریشمان لەگەڵ بێ دکتۆریشمان لەگەڵ بێ بتوانین شەبکەیەک دروستکەین کە بە ئاسانی هەروە بە ئاسانی نەبێت کە تۆ نەتوانی سەردانێک بکەیت لەبرە تۆ بێ بتوانی بچیتە ئەو جێگایانە و فشارێک دروستکە بەڕاستی ئەوەی کە ئێستا هەیە ئەبێ هەنگایی بۆ بنێن من خۆم پێم وایە بابەتێک زۆر گرنگە بەلامەوە کە بەڕاستی لەوەتەی 8 مارستەوە بۆ هێشتا کۆبوونەوەمان نەکردووە مەسەلەن ئەبێ خۆمان ینی یەکێ لە پێشنیارەکانی منەوە بێکە بۆ خۆم ینی کە چەند ڕۆژە وەگەڵێ بەلامەوە گرنگاڵم لە 8 مارسە بۆ 8 مارس لە 8 مارسی ئەو ڕۆژەی کە ڕێپێوانەکەمان کرد بۆ 8 مارسی ساڵی داهاتوو ئەم پلانێک کە دای ئەنین یان لەو لە 8 مارسی 2025 ئەگەر وەکو پلانێک سەیری بکەی کە ئەم کۆمەڵە ئیشە بۆ خۆمان دابنین لە 8 مارسی ساڵی 2025 باسی بکەن کە چی کراوە چۆن کراوە کامیل لیژنەیەکی کردوانی وەکو راپۆرتێکی لێت و دەستکەوتەکە چیەوە ئەتوانی چۆن ئەم 8 مارسی کەیەتەوە بەهێز بێت 8 مارسێک بێت لەوەش گەورەتر بێکە تۆ لەم ساڵا کردوتە دیارە ئەم ساڵ وەکوتم کارێکی باش کراوە و لیژانی باش لە ناو ئەم گروپە گشتێکە ئێمە دەستە گشتێکە هەر کەسێکە وەکو لیژانی سەردانی کردن و ئیشی زۆر و هەتا پەیج و کۆمەڵێک ئیشی زۆر کراوەکو باسمان کرد بەڵام ئەمە لە 8 مارسەوە بۆ 8 مارس چەندێک گرنگە ئەو کارانە ئیش لەسەر بکەن هەتا لەسەر مەسەلەی تونند و تیژەکەش کە بەشێک بێت ینی لەوانی ئەمە اختصاصیانی ئەو کەسانەی کە لەم بابەتانە ئیشەکەن بەڵام دروستکردنی ئەو لیژانانە ئەکرێت لە کەسایەتی و تیابێت کە خەڵکێک کە خۆی مەبەستێتی کەسان ئەم ئیشە هەمووی کاری خۆبەخشی و ئەوەیە و دوای ئەوە کەسانێکی تیابێکە مثلەن هەتا لەگەڵ سندیکا ئیشەکات بۆ نمونە ینی کەسانێکمان لەگەڵا بێکە بتوانین ئاسانکار بێت بۆی کە ئێمە بتوانین دەستمان بگات بۆی کە ئەمانەوێت بەڕاستی ئەویژەوەی کە پشتیوانیکردنە لە ژنە کرێکارەکان وە بەرزکردنەوەی دەنگی ئەوانەی خۆیان بە ساڵی داهاتوو لە 8 مارس زمانە خۆیان بێن باز لە گیر و گرفتەکانی خۆیان بکەن بە جۆرێک بەڕاستی ئەمە ئەتوانێت ئەوە بکات بەڵام وەکو لە سەرەتاشەوە باسمان کرد ئەم ئیشانە ئەبێ بکرێت ئەم ئیشانە بۆیە درگایەکی کراوەشە ینی ئەوە نییە بڵێ ئیلا تۆ ئەبێت سەر بەکوێ بێ ڕێکخراوە بیان ئەمە بیە ئەوە بی ئەوانە نییە کەسانێک کە بیانەوێت و بزانین کە ئەیانەوێت لەگەڵ ئەم بابەتانە ئیش بکەن ئەبێت بەڕاستی ئەبێ لیژانی جیاوازی دروست بکرێت وە بچین بە دوام ئیشانەیە کە باسمان کرد
ڕاستە من یەک سەرنجیکەی کەشم هەیە گەر بۆم هەبێ سەبارەت بە جوڵانەوەی ژنان لە کوردستانە زانین جوڵانەوەی ژنان لە کوردستانە من لە ماوەکانی ڕابردووە و حقیقەتەم لێ بینیوە کە زۆر نوخبەویە ینی زۆر ئیلیتێکی دیاریکراو لە ژنان کە کەمترین کێشیان هەیە بەڕاستی لە کۆمەلگای ئەمە بەستمونێ کەمترین کێشیان هەیە بڵێم کێشیان نییە ژن بیت و لە کوردستان نابژی حتمی کێشت هەیە هیچ نییە ینی ئەسڵەن شوێنێکی زۆر سەرنجڕاکێش نییە بۆ ژن بوون بەڕاستی کوردستان شوێنێکی زۆر خراپە بۆ ژن بوون ئەوەی کە واقعەتەیەکەی بیندێت و ئینسانەی هەستی پێکا بەڵام بەسمەوەی لە ناو ئەو مەسات و ئەو چۆرەوەری کە لە کوردستانە گوزەریە ئەوانەی کە توانای ئەویان هەیە لە ناو ڕێکخراوەکانی ژنان نەخۆیان ڕێکخراوکەن و بن هەمیشە کۆمەڵێک ژنانن کە بەشێکی زۆری کۆت و پیەوەندەکانیان بە خەباتی خۆیان یاخود بە مۆڵەتێک بە فرسەتێکە بۆیان هاتوۆتە پێشەوە تەجاوزیان کردووە ئەو قەید و بەندەی کە لەسەر ژنانی ئاسای لەسەر ئەوان نییە بەو دەلیلێش ئەم ڕێکخراوانە چونکە ئەوان نوخبەویە زۆر کەمەتوانێت ڕەگ و ڕیشەپیا بکە ئەین زۆر کەمەتوانێت لەگەڵ بابەتی کارکردنەکەی خۆیانکە ژنانە تێکەڵ بێ ئەو ڕێکخراوانەشی کە دروست بوون بە جۆرێک لە جۆرەکان مۆدلێکە پێیان دروست بوو پێک هاتوونە ئەوانە مۆدلێکە کە بۆ ژنانی ئیلیتی ئاوا بەکاردێ کۆبوونەوەمان هەیە وەرکشۆپمان هەیە با بچین دابنیشین بە ڕۆژێک لەبانەوە تا ئێوارە خەریکی کۆبوونەوەکردن و قسەکردن بین یاخود سنگ بنین بەگولەوە بەڕاستی خۆ ئەو کارانەی ئێوەی کە بار کەم نییە ینی قوربانی پێویستە ماندووبوونی پێویستە گوزەران لە زۆشتی پێویستەوە هەم کەسێکیش ناتە ئەم مەدانەوە ئەم کارانە بکە ژنانێکی زۆری ستەم لێکرا و سەرداخەن و ستەمەکە قوبوڵەکەن وانە وڵام و تەحەدایەکە ئەوەیکە نیکەن چۆن ئەکرێ ئەوانە بێ لە مەدانەوە چۆن ئەکرێ ڕێکخراوێک دروست بێ کە جێگەی ئەوانەی تیا ببێتەوە بۆ بڕای منەمە تەحەدایەکی گەورەیە بۆ ڕێکخراوەکانی ژنان و ئەگەر ئەو جەمعە چالاکوانە ماندوو نەناسا لە دەوریە کۆبوونەتەوە هەشتی مارسێشتی ماسیان پێکەوە کردووە زۆر گرنگ و بایەخدارەکە ئەمە بێتە پرسیار بێتە بە بواری لێکۆڵینەوە و هەڵسەنگاندن و ئەوەی کەوا چی بکرێت کە بتوانین هەشتی مارس و جوڵانەوە ژنان بەرینە ناو ئەو گەڕەکانەوە کە زۆرترین ئازار و ئەشکەنجە و قیژەی ژنانی لێبەرزە بێتەوە سەبارەت بە ستەمێک کە لیان نەکرێەوە ئەوانە ڕۆژانە لیانەکرێت لەلایەن مێردەوە لەلایەن باوکەوە لەلایەن کوڕەوە لەلایەن دراوسێەوە لەلایەن سیستەمەکەەوە بەگشتی لەلایەن هەژاری و نەداریەکیشەوە کە فەرز کراوە بەسەریانە بەرحاڵ ئەمە خاڵێکی زۆر بایەخدارە بە بڕوای من کە ئەگەر بۆم پێشنیاری بکەم ببێتە بابەتێک لە بابەتەکانی گفتوگۆ لێکدانەوە بەدڵنیاییەوە ئەو بابەتەی کە بۆ ژنی نوخبێ و ئەوانە زۆر باسەکرێ و ئەوە حقیقەتێکی تایە ئەوە نییە بڵێ ئێمە کە لە ناو ئەم ڕێکخراوانە ئیشەکەین یا مناقەشاکەین یانە تا چالاکیەکەین باس لەوە نەکرێت چکەوە ڕەخنەیەکە هەیە بەڵام بەوەشەوە خۆتەزانی ئێمە لە چ جەوێکە ئیشەکەین هەنی ئەو ژنێکە ئیلیتە یان هەچێکە چەندین جار تووشێ ڕەشەی کوشتنەبێتەوە خۆت ئەگاداری لەبەرەوە ئەمە زۆر جددیە تۆ لە چە هەلومەرجێکات هەڵی ئەبژێری و بەردەوامەبی لەو ئیشە لەو خەباتێک کە ئەیکەی ئەمە ڕاستە بەڵام منیش پێم وایە هەتا پرسیژن لە ئەلیتەوە یان لە نخبەوە نەچێتە جێگاکانی تر ناتوانێت حرەکەیەکی بەقوت دروستکە لە کوردستانە هەتا ئەمڕۆ ئێمە ئەم کێشەیەمان هەیە بەڕاستی ئەمەش کارکردنی ئەوەی کە ئێمە چۆن لە بازنەیەکە بتوانێت دەسا ئەم جۆرێک لەم ئیشەی کە لە هەشتی مارساکراوە توانێت نمونەیەکی باش بێ بەس بە بەردەوام بوونی بۆیە ئەوە حقیقەتێکی تەواوە بەڵام لەگەڵەوەشان من ئەیڵێم یعنی کە ڕێکخراوەکانی ژنان لەژێر فشارێکی زۆرە توانیوانە بەردەوام هەر لەوەی کە کەمپین لە دژیان ڕێگەخرێت بۆی کە دابخرێن هەر لەوەی کە سوکایەتی و بێڕێزی و هەتا هەموو جۆرەکانی هەڕەشەکردن ئەم بێڕێزی سوکایەتی کە لەلایەن ئەو وەگەڵێ ئەوانەی کە گوتاری دژەژن بڵاو ئەکەنەوە لە ناو هەرێمی کوردستانە من ئەمە خاڵێکی زۆر گرنگە ینی ئەمە کێشەیەکی زۆر گرنگە کە ئەتوانێت ڕێگری لە هەندێشت بکە ناڵم لە هەموو شتە بەڵام ئەتوانێت ڕێگری لە هەندێشت بکە هەتا ئەگەر کچانێک بیانەوێت بێن لە ناو ئەم شوێنانەیە خۆیان ڕێک بخەن
سەرەکەی باوکی برا گوێ لە گوتارێک بووە کە زۆر تەسیری تێکردووە کە کۆنتترۆڵیانەکەن بەڕاستی من لەم ماوەی ئەخیرا چەندین گوتاری مەلاکانم گوێ لێگرتووە بە قەستیانی بە تایبەتی لە دوای مەسەلەن لە دوای تیرۆرکردنی یا کوشتنی خواناسەوە چەند گرنگیم بەوەدا کە گوێ لێ بگرم کە بەڕاستی زۆر بە ئاسانی لەوە تێگەشتم کە بۆ ئەبێ شتێکی واڕوایە لەبەرەوە گوتاری زۆر خەتەر دژە ئینسانی بە شێوەیەکی گشتی و دژە ژن کاڵی دژەژن بە بڕا من یانی دژە کۆمەلگا بە هەموویەوەانی سەرتا هونەرمەندێکی پیاویش ئێها ناکرێت کاتێکە بە پەیمانگە هونەرە جوانەکان ئەوە ئەوتریان بەمە ئەوە ئەوترێ بەوە ئەوە ئەوترێ لەبەرەوە بەڕاستیە یا ئەو هەموو مینە ناشرینانەی کە بەم چالاکیە مەدەنیانە ئەوترێ بۆیە مانەوەی چالاکیە مەدەنیەکان و ڕێکخراو مەدەنیەکان خۆی بۆ خۆی گرنگی خۆی هەبووە لە ماوەی ڕابردووانی لەگەڵ ئەو هەموو هێرشوینە بەردەوامی هەبووە بۆ بەڕاستیش پێداگیری ڕێکخراوەکان بوون کە تا ئێستا توانیوانە بە پێوە بمێنەگەنا خۆیت پشتیوانێکی وانە لەلایەنەوە لەلاەن هیچ شوێنێکەوە لەبەرەوە ئەو بابەتێکی زۆر گرنگە من لەگەڵ ئەوەیان هەتاکو ئەم کارانە کۆمەڵایەتی بکرێتەوە و ژن و پیاو لە دەوری خۆی کۆبکاتەوە حتمما تۆ بێ بزوتنەوەی ژنانیش بەخۆتر بێ لە هەرێمی کوردستان ڕاستە نا من بێگومان زانیی جیاوازیەک و دیوارێکی زۆر ئەستور و گەورە هەیە لە نێوان ڕەخنەیەکە لە دۆخی جوڵانەوەی ژنانە گیرێ کە منیش بۆ ئەتیبارە کە پیاوم خۆلی بە دەرنیم منش بەشێکم لە ململانەکانی ناو کۆمەلگایە و هەر پیاویشی تریش کە خۆی بە ئازادی خواز و خۆی بە داکۆچی کار لە بەرابری ژن و پیاوەزانانی هەم بەرپرسە لی مەسەلەکە خۆ ناخرێتە سەرشانی ڕێکخراوە فیمینیستیەکان یا خۆ ڕێکخراوەکانی ژنانەوە هەڵەیەکی گەورەیە وا بکەی بەڵام ینی یەک دیواری زۆر ئەستور و گەورە لە نێوان ئەو ڕەخنانەیە هەیە کە هەمومان شمولەکە لەگەڵ ئەو هێرشە کۆنەپەرستە و پیاو سالاری و جاری وا هەیە ئەساسەن ڕەتی بە ئاین و دینی شۆنی هەر لۆمپنیزمی کۆمەلگا بۆ خۆی پیاو سالارانەیە ئەوە نییە ئەو سەقافەت و تێگەیشتنەی بڵین خەڵتەی کۆمەلگا لە پەیوەندی بینی ژن و پیاو ئەوانە زۆر جارە بێتە هەوێنی تەنانەت پەیامە دینیەکانیش بەعکسەوە نییە ینی من هەستەکەم هەندێک مەلاو هەندێک مینبەرە بینم و ئەوانە هەستەکەی زۆرتر ئیلهامیان لە ینی خەڵتە و لاکەوتەکانی کۆمەلگا وەرگرتووە لە بریەوەی کە لە خەڵتە لاکەوتەکان ئیلهام لەوان وەرگرن ئەوان ئیلهامیان لەوان وەرگرتووە لەبەرەوە من پێم وایە جیاوازێکی گەورە هەیە لە بینی ئەم دوانەیەوە ڕەخنەیە کە ئێمە هیگرین قسەکە لەسەرەوەیە ئەم دۆخی کە هەتا ئێستا هەیە بەچی ئەتوانێ ئەمنیەتی زۆرتر فراهەم بێ بۆ چالاکوانانی ژنان بەچی ئەتوانن ئەو ئیلیتانە کە هاتوونەتە مەیدان و سنگیان ناوە بەگولەوە من پێشتۆ وتم کە ڕەشەیەکی گەورە لە سەریان هەیە بەچی ئەتوانین ئەمانە پارێزراوتر بن بەچێمانە توان سەرکەوتوو بن بەچێمانە توان بە سەرنجام بگەێنن من لە مێژووی کاری سیاسی خۆمان میشە فێری ئەوە بووم زۆر کەمتر شانازی بە خەباتەوە کەم زۆرتر شانازی بە سەرکەوتنی خەباتەوە کەمتر چاوم لەسەر خەبات و بەردەوامی خەبات بێ زۆرتر چاوم لەسەر ئەنجامەکان و بەرەنجامەکانی خەبات بێ ئەوەیە کە ئەگەر ئاڵوگۆڕێکی جدی دەوێت لە کۆمەلگایە لەوێ کاتوانی بەرجەستە بیبینی بەرحاڵ باسەکە لەسەر ئەمەیە باسەکە لەسەر تەجاوزکردنی ئەم دۆخی ئێستا بۆ دۆخێکی باشتر نەک ئەو ڕەخنە کۆنە پەرستانەی کە لە ڕێکخراوەکانی ژنانەگرێەوە هەمیشە و دایم لە هەر جێگەیە کام ڕەخنانە ڕوبەڕووی هەر چالاکوانێکی ژن یا هەر ڕێکخراوی فیمینیستی بکرێتەوە هەر کەسێک زەڕەیەک لە ئازادی خوازی تەبێ بە لە سەنگەری ژنان و لە سەنگەری ڕێکخراوەکانی ژنانە بۆستێ ئەگەرچی لەگەڵ پەیام و لەگەڵ بۆچوون و لەگەڵ لایەنگیری ڕێکخراوەکانی ژنانیشە گۆشەیان هەبێ یاخود جیاوازی گەوریان هەبێ بەرحاڵ هەنێک پەیام هاتووە پەیامێک هاتووە من ئەیخەمە سەر شاشەکە لەبەرەوەی شتێکی وایتیان نابینم بەڵام یارە ڕەخنەیەەکە مەژێکە لەو ڕەخنانە ڕێکخراوە فیمینیستەکان لەسەر هەموو شتێک قساکەن جگە لە کەیسی ئافرەتە زڵم لێکراوە تیرۆکراوەکان هیوادارم پەیامە پێ بگات بەرحاڵ منەگەر لە جێگای تۆ جواب بەمەوە گەر ئیجازە هەبێ من پێم وای بێت تۆزێک کەمێک بێویژدانی تێوانڕاڵ تعمیمکردنی هەموو ڕێکخراوە فیمینیستیەکان و تعمیمکردنی هەموو ڕێکخراوەکانی ژنان لای خۆی دروست نییە لە هەنگاوی یەکەمەوە لە هەنگاوی دووەمی شاپ واژ نییە ینی وانە بەس بە بەشێکی زۆر باسی ژنانی زۆڵم لێکراو کراوە خەباتیان و باسی کەیسیان کراوە ئەساسەن ڕێکخراوەکانی ژنان نەبووە گەلێک تاوان هەبوو ناو کۆمەلگایە
دیزە بە دەرخۆ ناکراوە شارایەوە کەسیش نێزانی ڕوویداوە. بەڵێ من نازانم ئەگەر هینە بۆیە جوابم دایەوە بۆی تۆ وا خۆت نەبینێمە ئەم پەیامە ڕوو بە توێ نەستەکەم ڕوو بە منیشە. دەست خۆش بێ بەس بەڕاستی ئێمە لە چەندین کەیسا لە دادگا ئێمە لە دادگا چون پەلامارمان بنیانی کاتێککە چوینەتە دادگا من وەکەوەی کە تۆژوتی تر تۆ بۆ خۆت یاڵە بژێری کە ئەمە بەردەوامی نەگەوەی کە تۆ لە بڕی خەباتەکەی ترەبێ خەڵک هینت کانیە لە زۆر هیچ کەسێک لێمە چاوەڕوانی ئەبێ ئێمە بەجیاواز چاوەڕوانی ئەوە بین کە زۆر شت چۆن دەڵێ خەڵک یان هەر خێزانێک یا هەر خەڵکێک یا هەر کەسێک وەکو نەتیجە سەیری کات و تۆ ببێتە جێگەی شانازیت کە تۆ ئەمەت کردووە ئەوەت کردووی تر تۆ بۆ خۆت هەڵبژاردە بە بیکەی بە بڕای منە وەکو ئەرکێک ینی ئێمە ئەیکەین بەڵام ئەوەی کە بڵێن لەسەر مەسەلەوەی کە ژنانێک زوڵم لێکراوە ئەمە چەندین کەیسمان بردوێتەوە چەندین کەیس مۆزوعەکە ژۆنێ ئێمە زۆر هەمیشە چاومان لەوە بێت حەدەسەکە ڕووبا ئینجا ئێمە بچین تاوانبارەکە بخێنە زیندانەوە بەڵام خۆیەوەش دەستکەوتە وا نەبێت بە ئاسانی هەر کەسێک ژنێگە کوژێت و دوای دوو مانگ بەر ببێ ینی بەڕاستی کە ئێمە چینە ناو دادگا حساب لەسەر بوونەکەی ئێمەکەن لە ناو دادگاکانە ئەنی ئاوان نییە بڵێ تەسیری نییە ئەوەی کە ڕێکخراوەکانێکن هەیە بووە وەتوانی وێتی هەندێک جار توانیوێتی بڕیاری دادگا بگۆڕێت ینی چەندین جار ئێمە لە ناو دادگا کەسی ینی خێزانی کوژراوەکە کە ئێمە بە دوژمنی خۆیان نەزانن جاری وا هەیە هاتون پەلامارمان بن ڕێگەی پارێزەرەکە مەسەلەن دەستی گرتوون من بۆیە ئەمە ئەڵێم لە برێ من خۆم لەو شوێنەیە بووم کە ئەمە تیا ڕووی داوە دوایەوە چەندین کەیس کە ئێستا مەسەلەن هەتا لە زیندانایە مەسەلەن کەیزێ لە زیندانایە ئێمە ئیشمان لەسەری کردووە کەیسمان هەبووە کەسەکە کوژراوە کەیسی هەر کەیسی سۆزیار کە هاوسەرەکەی سووتاندی ینی بەڕاستیەوە کەیسێک بوو ئێمە ئەسڵەن 2 ساڵ لەمەوە پێش لە بەردەم تۆبعەدلیە ئێمە لە بەردەم پزیشکی دادوەریە لەبەر ئەو کەیسە هەموو چالاکی 8 مارسمان بردوێتە ئەوێ ینی ئەو هەموو متابعەیە دوای ئەوە مەسەلەن خۆ من لەگەڵ سزای لە سێدارەدانانێن بەڕاستی لەگەڵ چەندین ساڵی زۆرە هەم بۆ کەسێک ژان لە کەسێکە سەنێتەوە خۆ ئاواژ نییە مەسەلەن کەسێک بکوژیت و دوای ماوەکی کوردێک سەر ئازاد کۆمەڵگای بپارێزی ئەوە خەتەرناکە بەتەکید لەبەرەوە چەندین کەیس کە بە بۆنەی کاری ڕێکخراوەکانەوە بووە وەگەڵێ تاوانبار بە سزای خۆی گەشتووان هەتا فشار دروستکردن لەسەر دەسەڵاتداران بۆی کە نەتوانن بە لێبوردنی گشتی ژن کوژان بەربدەن چەندین ساڵە ئێمە ئیشمان لەسەرەوە کردو لەبەرەوە من پێم وایە ئەگەر کەیسێک بێ دوو کەیس بیا کەیسێکی سیاسی بێ ئەوانە ئەمە جیاوازە ئەگەر لە شوێنەکان قسانیەگە بێ ئێمە بن باز لەوە ناکەمە هەموو شتێک توانین بکەین هیچ کەسێک لێرەش لە هیچ شوێنێکی جوانێت تۆ ناتوانانی هەموو شتێک بکەیت لە سنوورێکا کارەکەی بەڵامی تر خۆ تۆ ناتوانانی هەرچی شت هەیە کاری لەسەر بکەی بەڕاستی ڕاستە بەڵێ هینێکی تر هەیە کۆمنتێکی تر هاتووە کە تەوانەوە بە قسەکەی تەواوکە ئەلێکس کوردی ئەڵێ بوونتان زەرورە دەستان خۆش و هیوادارم بێوێرانەترین هەنگاومێن بەرحاڵ دەستی تۆش خۆش کاکیا خات و ئەلێکس کوردی نازارم بەرحاڵ ئەلێکس توانێ هەردووچی بیۆنیە بەرحاڵ محەممەد ڕەسوڵ محەممەد ئەڵێت کاشەماڵ لێ بپرسا هۆکار چییە ڕێکخراوەکانی ژنان دابەش بوون بەسەر چەند ڕێکخراوێکە لە کاتێکایەک ئامانجیان هەیە کە پارێزگاریکردنە لە مافی ژنان ئەمەد بیر بێ هەروە ئەڵێ محەممەد ئەڵێ کاشەماڵ هۆکار چیە ڕێکخراوەکانی ژنان دژی ئیسلامە زۆر بەیان حاڵنەوە نازانم کە دژی ئیسلام نازانم ئەوە چۆنە بەڵام بەرحاڵ پرسیارەکان بۆ تۆی بار فەرموو ئەوەی کە جیاوازی حتمما هەوڵ دەم جوابە مۆناوینشی هێناوە بەڵام پێشتر فەرموو بەڵێ بۆ بورە ئەوەی کە ئێمە جیاوازین حتمما خۆ هەمووی هەر وایە ینی تۆ جێگایەک بە جۆرێکی تر پێی وایە ئەتوانێت لەسەر پرسی ژن ئیش بکات لەوانێ پێی وابێ ئەتوانێت بە دابەشکردنی چوزانم خەڵات
کە زۆر ئەمە ئەکرێت لە هەرێمی کوردستاندا، یان بەدابەشکردنی گوڵ، یان هەر کەسێک لە لای خۆیەوە چالاکیەکانی جیاوازە، یان پێی وایە لە ڕێگەی دەسەڵاتەوە ئەتوانیا پێی وایە لە ڕێگەی پەرلەمانەوە هەر کەسێک لە ناو ڕێکخراوەکانە. بەڵام ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئاهەنگیەک هەیە لە نێوانیاندا بۆ بردنە پێشەوەی پرسەکانی ژنان. بەڵام جیاوازی هەر بێ هەبێ خۆ نەبوونی جیاوازەکە خۆی ئیشکال دروستەکە. بەڵام ئەوەی کە زۆر جارە و پرسیارەکرا بۆ هەموو ڕێکخراوەکانی ژنان هەمووی وەگیەک بیر ناکاتەوە، بەس ئەو هەموو جیاوازیانەی تر هەیە بۆچی ئەو چاوەڕوانیە هەیە هەموو ڕێکخراوێکی ژنان لەوانەیە تۆ مەسەلەن هەنگاونانیان خەبات بۆ بردنە پێشەوەی پرسەکانی ژنان لەلای من لە ڕێگایەکەوە بێت کە لەگەڵ چەند کەسێک و چەند ڕێکخراوێکە یەک بگرێتەوە. کەسێک باوەڕی بە فرێژنی هەیە لەگەڵ منە ناتوانێت، هەر خۆشی نایەت لەگەڵ منە ئیش بکە. لەبەرەوە بەڕاستی ئەمانە بۆ خۆی هینێک دروستەکە، ئەمانە بۆ خۆی جیاوازی دروستەکە. لەبەرەوە من جارێکی تری شێڵەمانی کۆمەڵێک پرس و پرسیار و لەسەر ئەم پرسانێکە ئەمە ئیشی لەسەرەکەین یەکلایە کاتەوە تۆ لەگەڵ کێ ئەتوانی کار بکەیت، تۆ لەگەڵ پیاوانێکی یەکسانی خوازە کارەکەیت، نەک پیاوێک کە دژی پرسەکانی ژنانە پێی وایە ژنەکەی پەنادەستی فەرمانبەرەکەی لەگەڵ یا ئیشەکە لە ژوورەکە لەو کەمترە دەرەجە دووە. یاساکانی پێی وایە هەموو ئەو یاسانە لە مەسلحەتی ژنە، لە کاتێکە یاساکانی کە ئێرە بەڕێوە ئەبات ئەم هەرێم و عێراقی ئێمە بەڕێوە عێراق و کوردستان بەڕێوە ئەبا هەموو یاسا زۆربەی زۆری بە هەوڵی ڕێکخراوەکانی ژنان ئەگەر تعدیلێکی باشی تیا کرابێت کراوە، گینا زۆربەی زۆری یاساکان هەمووی لە مەسلحەتی پیاو سالارانە و لە مەسلحەتی پیاودانرا. بۆیە ئەمە ئەکاتەوە بەڕاستی ئەنیەوە نییە بڵێ ئێمە هەمومان ڕاستە لاانە لەسەر پلاتفۆرمێکی گشتی بتوانین لەسەر کۆمەڵێک شت ڕێک بکەوین، لەسەر چەند خاڵێک ڕێک بکەین بێکەوە ئیش بکەین، بەڵام شتە ڕیشەیەکان نەخێر ناتوانین ئێمە بێکەوە کەسێک پێی وا بێ فرێژنی چارەسەرە بۆ مەسەلەن بۆەوەی کە باسی ئەکەن گوتە ئەم گوتارە توندڕەوەکان باسیەکەن کە ژنێک باشترە ماڵێکی گەرم و گوڕی هەبێ سەر بەیەوێ شو بکە. بۆ ئێمە خەباتی ژنان شتێکی ترە لەوانەیە کە جۆرە بیرەکەنەوە. لەبەرەوە من پێم وایە هەتا باسەکە لەسەرەوە بوو کە دوو خاڵت باس کرد، گوتاری بڵێن کۆنە پارێزانت باس کرد کە ئەمە وەکو خاڵێکی جددی و ئەوانە لە هەرێمی کوردستان. بەڕای من بابەتێکی تر هەر لە ناو ڕۆشنبیران و لە ناو خەڵکێکایەکە لە دژی ئەم ئیش ئێمەیەکەین کە بەردەوامە، یعنی هیچ تێگەشتنێکی نییە و هیچ چۆنەڵی پێزانینێک نییە بۆ ئەوە کەسێگەڵێ هەڕەشەی کوشتی لەیەکرێ، بەڵام و هەرجارە ڕەخنەی لەیەگرە نازام مەگەر کاتێک کە نەما لە ژیانە اینجا ئەتراف بۆ بکات کە ئەم کەسە خەباتێکی کردووە و خەباتێکی جددیشی کردووە. بۆیە هەندێک کەس لە دەرەوە ناوەی کوردستانیش ئەمە هەیە بە ئەکادمیستەوە، بە ڕۆشنبیرەوە، بە نووسەرەوە، بە کۆمەڵە خەڵک هەیە زۆر لە دژی ئەم جۆرە کارانەی کە ئێمە لێرە ئەیکەین ئەوەستنەوە ئەنووسن لەسەری بە کەمیدا ئەنێن پێتەڵێن نەزانێ، ئەنی ئەمانە زۆر ڕوویاوە، ئەنی ئەوە نییە بڵێ تەنا کۆنە پارێزەکانە. بۆیە ئەو پێنەزانینە و ئەوەی کە ئەم ئیشانە چۆنەڵێ بەگرنگ نەزانرێت ئەمانە بە دوای خۆیان ئەیانێت. بە بڕوای من بەشێکی ئەو خەڵکانێکی ترن کە بەردەوام ڕەخنە لەم ئیشانە ئەگرن. ئێمە نەمانوت و ئیشەکان بێکەم و کوڕێوەکو باسمان کرد، بەڵام خەباتێک کە هەیە لێرە ئەبێ لەگەڵی بیت ئەگەر ئەزانیت لە شوێنەکە لاوازی هەیە بێ چاکێکێ نەک پێ بزانیت و هەرباش خۆشت نتوانێت لێ. باشە بەرحاپ ئەو پرسیاری تریش کە هۆکارسی ڕێکخراوەکانی ژنان دژی ئیسلامن زۆر بەیان من پێم وانیەوە ڕاستی بێ دژی ئیسلام یان هەر نووسینی ئەو نووسینان ئەو پرسیارە ئەگەر تعدیلێکی تیا بکە توندڕە و هەر گروپێکی توندڕە و دژی پرسەکانی ژنان بێ حتمەن لە بەرێکی ئەو بەرە لەگەڵ خەڵکی ئازادی خواز و مرۆڤ دۆستە. ئەنی ئەمە گوتاری مەلا توندڕەوەکانیان پیاوانی ئاینی توندڕۆ من جارێکی تری ژوتم تەنها لە بەرامبەر ڕێکخراوی ژن و ژنان نییە، تەواوی کۆمەلگای من خۆم گوێم لە پرسیارێک بوو لە مەلایەکە مەلایەکی ناسرا و لە تیکتۆک و ئەمانە زۆر چۆنەڵێ بڵاوە بێتەوە
کرێکارێکە لەسەر مۆلیدە ئیشەکات بە گەرما و بە سەرما و بە هەموو کاتەکان کە زۆرە ئیشەکەی ئەڵێ من چی بکەم لە ڕۆژانی جمعەیە ناتوانم شوێنەکە بەجێ بەڵم لە بری خەڵک بێکارەبا بێ ئەگەر من بڕۆم شوێنی مۆلیدەکەش بەز منی لێم ئەڵێ نابێت ئەبێ واز لەو ئیشە بێنی ئەبێ بێواز لە ئیشەکە بێنی ئەبێ بڕۆی بەس من پێم وایە ئەگەر مەسەلەن ئەگەر دینداری و ئەوەی کە وەکو مسلمان بوونەوەن ئەگەر جایکەیتەوە لە ئیسلامی سیاسی توندڕە و وا ناڵێت لەوانەیە کەسێکی تر هەبێ ئیماندارێکی تر هەبێ وا نەڵێت چکە و بژێوی ژیانی لەسەر ئەوەیە و خێزانەکەی و هەتا ئەو کەسانی تریش کە ڕەب مکابەرەی مزگەوتەکەش لەسەرەوەی باسی هەر ئەوە نییە هەر مکابەرەی مزگەوتەکە لەسەر و مۆلی کابرا هەر نەکە هەر هینە ویژدانی نییە دیارە ئەمە خۆم گوێم لێ بۆ چەندین پرسیار لەمانە کە ئەکرێ لەم مەلایانێکە جوابی پرسیارەکانیانەیە کچێکە لە من لە شارێکی تر وەرگیراوم بۆ خوێندن من بڕۆمیانە ڕۆم ئەڵێ مەڕۆ نابێ بڕۆی ئەبێ لە ماڵەوە بی وەک چۆن پێڵێ خوێندن بۆ چییە نابێ بڕێتە شارێکی تر کە ئێمە هەمومان شاهدی ئەوانەی کە لە پێش منیشەوە بیریان بێت کچەکان لێرەوە ئەچون لە بەغا ئایان خوێن ئەچون لە مووسڵ ئایان خوێن دکتۆرەکان و مهندسەکان و ئەوانەی کە ئەم وڵاتیان چەند ساڵە بەڕێوە بردووە بەڕێوبەری دارەی کارەوە و نازام چەم و ئەوانە بوون کە خوێندویانە چون لە شارەکانی تر خوێندویانە بۆیە بەڕاستی ئەو کەشەی کە دروستیان کردو زۆر دژە ئینسانە و زۆر دژە ژنانی بەردەوام تۆ وا ئەمە بڵاوەکرێتەوە کە ژن ئیلا ئەبێ لە ماڵەوە بێ و لە ژێر چاودێریە کابێ ئیتر ئەمە هیچ دەرچەیەکی تر نییە بەس ئەوە ینی هیچ شتێکی تریتیان نیە بۆ تەکیدی مەسەلەی ئەگەر مەسەلەکە بێتە سرۆرەڵا ئەمە لە بەرامبەر ئەبوو بەکر گوتارەکانی ئەبوو بەکر بەغدادی جاران و مەسەلەن ئەوەی کە ژن ئەوەتانە خۆتان گوێتان لێ بوو کە لەلایەن هاوسەر و کچەکەیەوە چۆن باس لەو بازرگانانی دین ئەکەن بەڕاستی بەرحاڵ من نیش وازانم ئەوانەی کە خەمی ئیسلامیان و خەمی دینیانن زۆرترە بێ شەڕیان لەگەڵەوانەیە بێ کە ئیسلامیان کردو بە چەکێک ڕوو بە هەموو ئازادی خوازیەک بەکاری دێن و ئەو ئیسلامیان کردووە بە گەژ هەموو شتێکە ئیسلامیان کردووە بە دێوێک لە کۆمەلگایە کە هیچ شتێک نییە لە ژێر چنگ و ددانی دەرچێ هەموو ئازادێک زەوتەکە ئەوان بڕۆن لەگەڵ ئەوانەیە کە ئیسلامیان والێ کردووە شەڕکەن لە بریەوەی کەوا ڕەخنە لە خەڵکانەیە بگرن کە خەریکن داکۆشی لە ئازادی مافەکانی خۆیانەکەن بەرحاڵ دەست خۆش بێ بەهار من لەوە زیاتر ماندوود ناکەم ئەزانم کە شەویش درەنگە لە لای ئێوە بەهەرحاڵ زۆر سپاس دەکەم دووبارە بۆ بەشداری لەم بەرنامەیە بە ومێدیەوەی کە هەشتی ماسێکی ترا باسی سەرکەوتنی تر بکەین وە پرسیار و بابەتێک کە ئەم شەو قسەمان کرد لەسەری پێکەوە لە ئاستێکی تراوە لە دۆخێکی باشتر و لە پێشکەوتنیشی پێشڕەوێکی زۆرترا قسەی لەسەر بکەین بەرحاڵ هاوڕیانیشیش لێرە سڵاویان کردووە هاوڕێستم کۆڕەشید و هاوڕێ ئارام حەمە ساڵح و ئەوانە و پرسیاریشیان ئاراستە کردووە وەڵام کاتی بەرنامەکە بەرەو کۆتاییە چێ بەداخەوە ناتوانم کۆمنتەکان چیتر وەرگرم سڵاوەکانتان گەیشت و زۆر سپاس بۆ بەشداریتان و ئومێدیەوەی کە پرسیارەکان دوای سیر بکەین و بەهار من یا تۆ ئەگەر ئاراستەی من بێ من وەگەر ئاراستەی تۆ بێتەوە وەڵامیان بیتەوە گەر بە کۆمنتیش بێت بەرحاڵ دووبارە سپاس دەکەم و هەربژین دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوەش هەربژین بەڵێ هاوڕێیان بەم جۆر هاتینە کۆتایی گفتوگۆکەمان لەگەڵ بەهار بونزیر سەبارەت بە ڕێپێوانی هەشتی مارس بەڵام قسە و باسێکی کورتم سەبارەت بە هەشتی مارس و بە سەبارەت بە چەوسانەوەی ژنان یا خوستەم لەسەر ژنان هەیە لە پاش ناوەڕێک پێشکەشی ئێوەی ئازیزێک بەڵێ ئازیزان لە
کۆتایی قسە و باسەکانمانە لەگەڵ بەهار باساتە سەر باسی ئاین و باسی ئیسلام و بۆچی ڕێکخراوەکانی ژنان لە دژی ئیسلامن. بەرحاڵ ئەوە حقیقەتێکە و ڕوون و ئاشکرایە کە بیر و بۆچوونە کۆنەپەرستەکان لە کۆمەلگایە هەمیشە سەنگەریان لە هەموو ئازادی خوازیەک و لە هەموو مافخوازیەک گرتووە و بەشێک لە کۆمەلگا کە هەمیشە پڕیشک و زەرەر و زیانی کۆنەپەرستی لە کۆمەلگای پێگەیشتووە ژنانن و ئەم ژنان بەڕاستی بە ئاسوودەی ژیانیان بە مافەسەرەتایەکانیان بە کەرامەتیان بە هەموو ئەو فرسەتانی کە بۆ ژیانێکی ئاسوودە لە بەردەمی ئینسانەکانەوە لەوان زەوت کراوە بەوە باجی زاڵی کۆنەپەرستی جا ئاینی چه ئاینی بە یاخود غیرە ئاینی لە کۆمەلگای ئەدەن. بەڵام ئایا بنەمای ستەم لەسەر ژنان ئەوەیە؟ ئەوە حقیقەتێکە کە ناتوانێت ئینکار بکرێت کە ئەم دیوەی خەبات بۆ بەرابەری ژن و پیا و ئەم دیوەی خەبات لە دژی ستەم لە ژنانە لە دژی ژنان لە کوردستانە زۆر بەرجەستتر لە دیوەکانی تری خەبات. مەبەستم دیارە دیوی خەباتکردن و ڕوبەڕووبوونەوەی بیر و بۆچوونە کۆنەپەرستەکان و ڕۆتە کۆنەپەرستەکانە. بەڵام حقیقەتەکەی ئەوەیە کە ژنان نەک تەنها لە کوردستان و لەو کۆمەلگانەیە کە بە ئیسلام ناوزە دەکرێن یا بە ئیسلامی ناوزە دەکرێن لە سەر تاسەری دنیاە بەشێکی کۆمەلگایە کە ژێر چەپۆکەیەوە ستەمی لەکرێ. بنەمای ئەم ستەمە بنەمایەکی ئاینی نییە، بنەمای ئەم ستەمە بنەمایەکی ئابوووریە، بنەمایەکە پەیوەندی بە ڕەگ و ڕیشەی سیستەمەکەەوە هەیە. بەبەزەوە نییە کە چەسانەوەی ستەم لە ژنان لە ڕێگای ئاینەوە ممارسە ناکرێن، مەزدەوە نیە تەنانە سیاست ڕۆڵی نییە، بەڵام سیاست و ئاین و بیر و بۆچوون و ئایدۆلۆژیا کۆنەپەرستەکان خەریکن هەم ئەو دۆخە لە ستەم و لە چەسانەوە کە بەسەر ژنان ئافرز کردووە پارێزگاری لەکەن، هەم پاساوی بۆ دێننەوە و هەم قوڵیشی ئەەکەنەوە. بەڵام لە خودی خۆیان ژنان ستەم لە ژنان لە ئەنجامی دۆخێکەوە بەدی هاتووە کە کۆمەلگای تایە کۆمەلگای چینایەتیە، کۆمەلگای سەرمایەداری کە لەسەر ئەساسی قازانج کۆکردنەوە لەسەر ئەساسی کەڵەکەکردنی سەرمایە خەریکە چرخەکانی ڕەوڕەوەکانی بەرهەمهێنان ئەچرخێ لە کۆمەلگایەوە ژیانە چرخێ لە کۆمەلگای لەسەر بنەمایە لەسەر بنەمای چەسانەوەی هێزی کارە و چەسانەوەی کارگەر بنیادنراوە ئەم سیستەمەیە کە ژنان هەمیشە و دایم پراوێزە خاوە هەمیشە و دایم ئەیانکە بە بابەتی هەڵوشینی قازانجێکی زۆر و زەبەت کارێکە ژنانێکن لە ماڵە. ئەگەر سەرمایەداران و سەرمایەداری لە دنیاە نرخی ئەو کارە بدا و پارەی ئەو کارە بدا و کری ئەو کارە بدا ساڵانە بە پێی ئەحسایەکە ئۆکسفام پێم وابێ پێش ساڵێک لەوە بەرکرد بوو 2 تریلیۆن دۆلارەکە 2 تریلیۆن دۆلار هەموو ساڵێک ئەچێتە سەر قازانجی سەرمایە بەهۆی ئەوەی کەوا ژنان لە ماڵەوە بەبێ بەرامبەر کارەکەن. ژنانن کە هێزی کاری نوێ بۆ ستەم و چەسانەوەی سەرمایەداری لە کۆمەلگای بەرهەم دێننەوە. مناڵان کە لەلایەن ژنانەوە پەروەردە ئەکرێن و ئەخرێنەوە بازاڕی کار ئامادە ئەکرێن بۆی کەوا لەلایەن سەرمایەوە بچەوسێنرێتەوە و بەری ڕەنجیان بخوێەوە بە لەبەری ڕەنجیان سەرمایە کەڵەکە بکرێ. ژنانن کە لە ناوماڵە بەشێکی زۆری ئەو کارانەی کە ئیکەن ئەگەر خۆشیان ڕاستە خۆ بەشدارن لە کارکردنی کۆمەڵایەتیە بەشدارە بن لە ئامادەکردنەوەی ئەو کارگەرەی کە 12 سعات و 10 سعات و 12 و 14 سعاتی شتەلانت کاری کردو لە ڕۆژەکە ئامادە بکەنەوە بۆی کەوا بەیانی بچێتەوە بۆ سەرکار و ئەم کارە بەبێ بەرامبەرەکەن و ئەم کارە لە ژێر سەرپەرشتی سەرکارێکاکەن کە ناوی پیاوە کە سەرمایە خودی سەرمایە ئەو پۆزیشنەی پێداوە کە تۆڵێڵێت تۆ باڵا دەستی تۆ سەرداری سەرمایە بە دەستی نیوەی کۆمەلگانی وەکەی تری یەخسیر کردووە و قازانجێکی خۆڕایی لێ ئەکێشێتەوە. تەواوی ئەو کارانی کە بۆ ڕعایەتکردنی نەخۆش لە ماڵە ئەکرێ بۆ فێرکردنی مناڵان ئەکرێ بۆ ئامادەکردنی مناڵان ئەکرێ کارێکن کە ژنانەیکەن بێ بەرامبەر
وە سەرمایە بەرژەوەندی تایە هەیە و قازانجی لەکە. سەرمایە قازانجی لەمانەوەی ئەم ستەمایە، سەرمایهداری قازانجی لەوایە کە ستەم لە دژی ژنان بەم جۆرە درێژەی ببێەوە بکارە بێ بەرامبەرەی ماڵەوە، ئەو کارە بەرهەمدارە بەڵام بێ بەرامبەرەی ماڵەوە درێژەی هەبێ و ئەمەیە سەرچاوی ستەمی ژنان، ئەمەیە بنەمای دووبارە بەرهەماتنەوەی ستەمی ژنان، ستەم لە دژی ژنان لە کۆمەڵگایە. و ئەگەر دین و بیر و باوەڕی پیاسەلانە و کۆنەپەرستانە لە کۆمەلگایەوە، ئەگەر سیاسەتی دەوڵەتەکان و دەسەڵاتدارەکان ئەیانەوێ ئەم دۆخە بپارێزن و بهێڵنەوە، ئەمەشیان بە قازانجی سەرمایهداریەکەن و بە قازانجی سەرمایە ئەەکەن. هەر لەبەرەوەیە خەباتی ژنان لە دژی نایەکسانی بەشێکە لە خەباتی چینی کارگە بۆ ڕزگار بوون لە دەست کۆت و پەیوەندەکانی سیستەمی سەرمایهداری. ئەم خەباتە نەک بەهۆی کە لە سیاست هایەکە گرنەوە، بەڵکو لە ڕووی واقعی و لە ڕووی پرۆسەی ڕزگار بوون و پرۆسەی سەرفراز بوونە لە یەک سەنگرە هەوەستنەوە. لە 8 مارسا ڕۆژی دووبارەکردنەوە و تاکیدکردنەوەی ئەم پەیوەندی و ئەم پەیوەستەیەیە، ڕۆژی تاکیدکردنەوەیە لەسەرەوەی کە کاری بێبەرامبەری ماڵەوە ئەبێ سەرمایە نرخەکەی بدا، ئەبێ سەرمایە نەک لە ڕێگەی ئەوەی کە موچە ببرێتەوە بۆ کابانی ماڵ وەکو ئەحزابەکانی بازێک لە ئەحزابە کۆنەپەرستەکان لە کوردستانە ئیدعایان بۆ کرد و هەوڵیان بۆیە، بەڵکو لە ڕێگەی ئەوەی کاری بێبەرامبەری ماڵەوە، کاری بێداهاتی ماڵەوە کۆمەڵایەتی بکرێتەوە. ساڵی 1970 لە 8 مارسی ساڵی 1970 کە یەکەمین خۆپیشاندانی ژنان کراوە بوو بە پریسکی هەڵگیرستانی شۆڕشی رووسیا، شۆڕشی شوبات و دواتر شۆڕشی ئۆکتۆبەر، یەکێک لە داخوازی سەرەکیەکانی ژنان لەو خۆپیشاندانەیە بڵێن جلشۆرگەی عمومی بوو کە شوێنێک هەبێ، مەخسەلێک هەبێ لە ناو گەڕەکە کە سەرجەم جلی گەڕک لەوێ بشۆرێ و ئەمە لەلایەن دەوڵەتەوە سەرپەرشتی بکرێەوە، لەلایەن دەوڵەتەوە بۆ جێوەدابین بکرێ. بەم جۆرە ئەکرێ ئەو کارەکە لە ماڵە هەمیشە و دایم ژنان بەدەستیەوە ناڵێن و هەمیشە و دایم سەرباری ئەوەی کە ڕێگەیان لێگرێ لە هەموو پێشکەوتن و لە هەموو زانستێک و ئەوانە لە بریەوەی بێ بە بابەتی کێشۆ ململهلە لە بینی لە نێوان ژنان و پیاوانە، لە نێوان ژنان و پیاوانی کارگەرە ببێتە کێشۆ ململانێت لە نێوان ژنان و پیاوانە لە بەرامبەر دەسەڵات و دەوڵەتە. ئەمە نمونەیەکە لە نمونونەکان. نانسی فرێشەر یەکێکە لە پرۆفیسۆرەکانی زانستە کۆمەڵایەتەکان لەگەڵ چەند نووسەری ترا کتێبیشان چەند ساڵ لەمەوە دەرکرد بە ناوی فێمینیزم بۆ 99 لە سەتی کۆمەلگا. لەوێ ڕخنەیەکی زۆر جددی و ڕیشەی لەو فێمینیزماگرێ کە کێشە و خەبات لە دژی ستەمی ژنان بە خەبات لە دژی پیاوان ئەزانن و سەرکەوتن لەم خەباتەیە بەوە ئەزان کە ژنان پۆزیشنێک و یاخود جێگا و شوێنێکیانە بێ لە کۆمەلگایە کە بتوانن وەکو سەردار تەسەڕوفکەن یاخود شوێنی مدیریەت و بەڕێوەبردنیان پێ بدرێ. ئەوان لەسەرەوە قساکەن کە دووبارە بەرهەمێنانەوەی کۆمەڵایەتی سیستەمی سەرمایهداری پێویستی بەستەم لەسەر ژنانە. سەرمایهداری بەبێ تاڵانکاری ناژی و ئەو کارەی کە ژنان لە ماڵە ئەیکەن کارێکی بە تاڵان براوە لەلایەن سەرمایهداریوە، پارە نەدراوە و مونچە نەدراوە لەلایەن سەرمایهداریەوە و ئەمە ئەبێ بوار و مەیدانی خەبات و ململانێ و ناڕەزایی بێ. هەر بۆ ئەوان قسە لەسەر مانگرتنی سەرتاسەری ژنانەکەن، نەک تەنها لە کاری دەرەوە بگرە، لە کاری ناوماڵیش، لە کارێکا کە لە ناوماڵە ئەنجامدرێ، بۆ ئەوەی دەرکەوێت و دیار بێ کە ئەم جێگا و شوێنی ژنان لەم پرۆسەی دووبارە بەرهەمهاتنەوەی کۆمەلگایە چەندێک گەورەیە. ژنان ئەگەرمان بگرن، هیچ مناڵێک ناتوانێت بچێ بۆ مەکتەب، هیچ نەخۆشخانێک ناتوانێت کار بکە و هیچ نەخۆشێک سەرپەرشتی ناکرێ و زۆر کەم خزمەت گوزاری هەیە لە کۆمەلگایە کە کاریگەری جددی نەکەوێتە سەر.
ئەمە ئەو جێگایە ئەو شوێنەیە کە خەباتی ژنان ئەبێت بچێتە پێشەوە وە ژنانێکە لە ناو ماڵا کارەکەن کاری بێ بەرانبەر یاخود بێداهاتەکەن بەشێکن لە چینی کارگەری کۆمەلگا و ئەتوانن هاوشان لەگەڵ چینی کار بۆ ئازادی و یەکسانیەوە بۆ ژیانێکی باشتر خەبات بکەن. خەباتی ژنان لە دژی ستەم لە ژنان بەشێکە لە خەباتی چینی کارگەر بۆ دنیایەک و بۆ ژیانێکی باشتر. بەم پەیامە کورتە بەرنامەی تایبەتی ئەمڕۆمان سەبارەت بە 8 مارس سەبارەت بە یادی 8 مارس و ستەم لە ژنان کۆتایی دێنین تا بەرنمەیەکی تر و باس و بابەتێکی تر بە ئێوەی عزیزەکەینەوە بە شادی و کامرانی تەنەسپێری هەربژین.